سڵاتان لێبێ هاوڕێیان هیوادارم هەموو لایەکتاتە دوستان باشە بێ خۆشحالم لە ڤیددیۆشی نێوێرام وڵاتان لەم ڤیددیۆدا ئیشاڵە بە تەواوەتی باز لە کۆرسە پرۆفشناڵە دەکەین کە بە تەمان ئیشاڵە بیکەینەوە و ئیشاڵە تەواوی دیتێلی کۆرسەکەمان باز دەکەین کە باز لە چی دەکەین و چی باز دەکەین لە کۆرسەدا ئیشاڵە هەنگاو بە هەنگاو لەگەڵتانم. سەرەتا لە کۆرسەکەی ئێمەدا باشە چەند قۆناغێکمان باس کردووە ئیشاڵە سە هەنگاو بە هەنگاو دێنین ناو بابەتەکە پێتان دەڵێم. سەرەتا کۆرسەکە بە شێوەیەکی گشتی بۆ ئاسی پرۆفشناڵە یعنی ئێمە ئاسی سەرەتامان بڕی باشە ئەوەی سوپاس بەخوای گەورە سەروی هەشتا پێنج کەس ئێستا بەشداری کۆرسەکەمان کردووە نزیک بوویتەوە لە 90 کەس ئەمە سەرکەوتنی زۆر باش بوو لە ماوەی ساڵێک و 8 مانگ ئەلحەمدولیلا بەدەستمانێنا. ئێستا کۆرسێکی تریمان کردوێتەوە ئامادە کردو ئینشاڵە لە بواری سایبەر سکیوریتی و هاکەری ئەخلاقی. لەم کۆرسەدا ئیشاڵە بەتوانایەکی زۆر باشەوە ئیشاڵە بە بابەتێکی زۆر گرنگ باز لە کۆرسەکە دەکەین بزانین چی ناو کۆرسەکەماندایە. سەرەتا کۆرسەکەماندا کۆرسی سایبەر سکیوریتی و هاکەری ئەخلاقی واروە ئەمەش ئامانجی کۆرسەکەی. ئامانجی کۆرسەکە چییە؟ ئامانجی کۆرسەکەمان لە بواری سایبەر سکیوریتی و هاکەری ئەخلاقی ئامانجمان ئەوەیە کە گەنجی کورد بە هاکەری ئەخلاقی و سایبەر سکیوریتی بناسێنین و هەروە بزانیت چۆن هاک بە شێوەیەکی باش بەکاربێنین و بتوانین قازانسکەین. هەروە ئەمە ئامانجمان ئەوەیە کە گەنجی کورد بتوانێت لە ڕێگەی هاکردنەوە بتوانێت پارە پەیداکە بە شێوەیەکی یاسایی. خەڵک بۆ دەزانی هاکردن بۆ کاری خراپە بەکاردێ، بەڵێ سەرەتا هاک بۆ کاری خراپەیان بەکاردێنە، بەڵام ئێستا تۆ دەتوانی ئەو کارە خراپە بگۆڕی بۆ باشە بۆی بتوانین کۆمپانیاکان وای خودڕخراوەکان یاخود حکوومەت لە هاکردن بپارێزی. و ڕۆژانە چەندین کۆمپانیان ڕێکخرا و لەلایەنی حکومیەوە نامەوە لودەنێرە کە هاکراینە. ئەگەر کەسێکی شارەزا لە بواری سایبەر سکیوریتی لەو بەشە کار بکە ئایا هاک دەکرێت؟ بەدڵنیاییەوە نەکرد. ئێمە ئامانجمان ئەوەیە کە گەنجی کورد پێ بگەینن و بخینە سەر ڕێسکەیەکی باش و ئێمە بەی شێوازێک بەرپرس نین کەسی بەرامبەر یاخود قوتابی خۆشەویست کە چۆن کۆرسەکە بەکاردێنێت، چونکە ئەمە ئامانجێکمان هەیە ئەو کەسەشی ئامانجێکی جیاوازتری هەیە، بەڵام ئێمە ئامانجمان ئەوەیە تۆ بە شێوەیەکی یاسایی کار بکەیت. ومە هەتاکو ئێستا بەهیچ زۆرێک هیچ کەسێکم هان نەداوە بۆ کارێکی خراپ، چونکە ڕاستی یاسا سەروەرە لە کۆتایی تووشی یاسا دەبی. و لە کۆرسەکەدا بە شێوەیەکی گشتی بازە چەند بابەتێک دەکەین. خودی ئەو کۆرسە زیاتر لە 8 کۆرسی زیاتر تێدایە. یعنی ئێستا لە کۆرسەکەدا ئێستا لە کۆرسەکەی خۆماندا باز لە وێب سکیوریتی دەکەین، بە کوردەکەی خۆمان باز لەوە دەکەین چۆن سایت هاک دەکرێت و چۆن بیپارێزین و چۆن بەکباوەتی بکەین و چۆن قۆناغ بە قۆناغ فێر دەکەم. یانی شتێک نییە تۆ بە شێوەیەکی گشتی باسکەم چۆن ڕیپۆرتی لێت دەیت، چۆن لاوازەکە دەدۆزیەوە، چ بەرنامەیەک بەکاردێنی، چۆن سکانی دەکەیت، چۆن سەبدۆمینەکە دەدۆزیەوە. هەرموو بابەتێک ئەوەی کە لە بواری سایبەر سکیوریتی لە بابەتی وێب سکیوریتی ئێمە فێرت دەکەین قۆناغ بە قۆناغ. و لە کۆرسەکەدا باز لە کاڵنیۆکس دەکەین و هەروها تۆ فێری کاڵنیۆکس دەکەین بە شێوەیەکی گشتی. یعنی تۆ پێویست نیت جارێکی تر بچی لە کۆرس و لە شوێنەکانی تر فێری لینۆکس بی. ئێمە بە سەتاسەتی هاوکاری تۆ دەکەین ئەو شتە پێویستیانە چین کە فێری کاڵنیۆکس بی. ئینشاڵڵا هەنگاو بە هەنگاو لەگەڵتین هەتاکو بە تەواوەتی فێری لینۆکس دەبی. و هەروە من بابەتەش کەشمانەیە لە ناو خودی کۆرسەکە ماڵوی ئەنالیزمانەیە نانی شیکەرەوەی ماڵوێریەکانە ڤایرۆسەکان چییە؟ یعنی بۆ تۆ ڤایرۆسێک لایە یاخۆت بەرنامێکی زیانبەخشت لایە، تۆ وەکو سایبەر سکیوریتیەک یانە تو بوومە لە کۆمپانیا کار دەکەی یان لە شوێنێکی حکومیە لە هەر شوێنێکی بۆ منە هاکەرێک ڤایرۆسێکت بۆ دەنێری، تۆ چۆن ئەو ڤایرۆسە شی دەکەیەوە و بتانی IP ئەدرێس واروە ئێمە بە تەواوەتی فێر دەکەین چۆن ماڵوێر ینی شی دەکەیەوە ڤایرۆسەکە شی دەکەیەوە و IP ئەدرێس و IP هەموو شتی هاکەرەکە دەدۆزیتەوە. بەم شێوازە تۆ دەتوانی خۆت بپارێزی لە هاکردنی کۆمپیوتەر و موبایل و هەموو جۆرە سیستەمێک. وەمە لە کۆرسەکەماندا باز لە هاکردنی سیستەمەکان دەکەن، ینی چۆن سیستەمەکان بۆ منە موبایل لە کۆمپیوتەرە ئەو سیستەمانەکە ئێمە بەکاردێنین ڕۆژانە و چۆن خۆی دەپارێزی، چونکە ئامانجمانێ ئامان سەرچیمانەوێت کە تۆ خۆت بپارێزی لە هەرچی ئەلکترۆنی، یعنی تۆ 100% پارێزراوی. بەڵام پێش ئەوەی کە تۆ هاک بکرێ پێویستە بزانێت چۆن هاکە ئەنجامە دەرێ. ئێمە بە 100% فێری هاکردنی سیستەمەکانت دەکەین قۆناغ بە قۆناغ بەش ئەو شێوە جیاوازانێک کە هەیە ئیشەڵا هەنگاو بەنگاو لەگەڵ تۆین. و بابەتی کە زۆر لەنا کووردا بەربڵاو حەزیانەوە بابەتەیە
ئەویش بابەتی ئۆسێنتا ئۆپن سۆرس ئینتەڵنجی یعنی بە کوردەکەی چییە بە کوردەکەی خۆمان تۆ چۆن کەسێک بدۆزی و لە ڕێگەی سوۆشال میدیا یان کەسێک هەڕەشە لێ دەکە یان سوکایەت پێ دەکا بە کوردەکەی چۆن سەرەداوێک پەیدا دەکەی بۆی کەسەکە بدۆزیتەوە و بیدێتە ڕادەتی دادا بکەیت چکەمە ئامازمان ئەوەیە کەسەکە من قەت نانەخودی خۆم ڕاستی ئەگە کەسەکە بە شێوەیەکی یاسایی پێم بڵێ بۆی دەکەم بەڵام ئەمن ڕاستی دۆزینەوەی شخصیش هەندێکات کێشەیە بەڵام بە شێوەیەکی گشتی باز دەکەم وە فری شۆپینگ یعنی تۆ چۆن بتانی شت بکڕی لە لێگەی ئەتەرنێتەوە بە خۆڕایی ینی چۆن ینی تۆ هەندێک جارێ بەرنمەیە یاری VPN هەندە شت هەیە تۆ دەتوانی بە خۆڕایی بەدەستی بینی ببێەوەی هیچ بڕەپارێک بدی ئینشاڵە لەنا کۆرسەکەماندا بە قۆناغ باوز لەو ڕێگانە دەکەین چۆن دەتوانانی شتەکان بکڕی بە بەلاش ببێی پارە سەرفکە VPN ها بەرنمەیەک بی وهروە بابەتی وایفە تێستینگ یعنی بە کوردەکەی لەو بەشەدا ئێمە بەتەواتی باز لە تەواوی ئەو ڕێگانە دەکەین کە دەبێتە هاکردنی وایفای هاکرد چۆن وایفای هاک دەکا چۆن دەستی بەسەداگری چۆن پازۆ دەکە کراک دەکا قۆنا بۆ قۆناخشاڵ لەگەرتین ئەو شتانی کە پێویستە لە ڤیددیوەکەدا بەدەستی دەخەین وەرەوە بابەتی سوۆشال میدیاشمانەیە تۆ چۆن سوۆشال میدیا هاک دەکەی ئەو ڕێگانە چین کە دەبێتە هەوی هاکردنی سوۆشال میدیا وەروە چۆن خۆت دەپارێزیانی ئەو ڕێگانە باز دەکەین قۆناغ بە قۆناغ چۆن دەکەیت چی دەکەی ڕێگاکان باز دەکەین و باز لە خۆپاراستنەکەش دەکەین ئامازمان ئەوە نێک خەڵک پێیاکەیە ئامازمان ئەوێ کەەوە خۆت بپارێزی واروە ئێمە لە بەشی وێبسیکورێتی بە کوردەکەی ئەمە بە کوردەکەی بابەتی وێبسیکورێتی چییە نمونەمە بەتەواتی بۆچی دەکەینە وێبسیکورێتی چییە بۆچی بەکاردێ و چکۆمە ئەگە ها شتێک بمانەوێت لاوازی بدۆزینەوە سەرەتا دەبی پێناسەیەکی بکەین و دواتر ئێمە تۆپ تێن ئەو ڤۆنەبڵێتەمانە ئەو لاوازیانەمانینەیە کە لە بابەتی هاکردن و بابەتانە بەکاردێ ئیشاڵەمە قۆناغ بە قۆناغ ئەو لاوازیانە چین کە هاکەرەکان سایت هاک دەکەن و پارە وەردەگرن ئیشاڵە لە قۆناغەدا بە تەواوەتی فێری ئەو ڕێگانە دەکەین واروە ئێمە لە ناو کۆرسەکەماندا باشترین پرۆفشنالترین بەرنامەتان بۆ پێشنیار دەکەین کە بە هاکادی بۆ هاکردنی بوومنە وێبسایتە بوومنە هاکردنی موبایلە ئەو شتە و بابەتی نێتوەرکینگ گەشتانە قۆنا بە قۆناغ لەگەڵتین فێر دەکەین کامە بەرنامە زۆ بە سوودا هاکەرەکان بەکاری دێنن و چۆنیش بەکات ینی شتێکنی تەنها پێت برینی کاکە بڕۆ ئسکل ما بەکاربینیان ئین ماپەوەنا قۆنا بە قۆناغ لەگرتینە تاکو بە تەواتی فێرت دەکەین وهروەها ئێمە لە کۆرسەکەماندا وەروە ئێمە بە شێوەیەکی کردداری کا لەسەر تۆ دەکەین بۆی کەەوە تۆ بتانی نانی فێری بابەتی سابسکرتی و هاکردنی وێبسایت بی نمون ئێستەمە ناو ئەو کۆرسەدا PDFێکمان بۆ دروست کردوون زۆ بە جوانی بۆ چی دەکەینەوە بوومنە وێبسایتە چۆن لاوازی دۆزیتەوە چۆن کار دەکا ئەمە شتێک ناکەین تەنها بوو نمونە قسە بێ ئێمە بە شێوەیەکی کردداری پێت ئەڵێن ئەمە بۆچی بەکاردی ئەمە چۆن کار دەکا کە تۆ کاتێک کە بتەوێت لاوازی لە شتێک بدۆزیان شتێک هاک بکەی پێویستە شتەکەی پێناسە بکەی شتەکەی شیکێەوە ئینجا دەتانی لاوازی بدۆزیتەوە سێکی ئێمە لێکوانە چۆن بە جوانی بە شێوەیەکی کردداری قۆناغ بە قۆناغ پێت ئەڵێن کە بوومە وێبسایتە چۆن کار دەکا وامە قۆناغ بە قۆناغ لەگەتین سێکە ئەم شێوازانت بە باز دەکەین و فێرد ئەەکەین چۆن لاوازی لە سایت بدۆزیتەوە وهروە دوای ئەمە دوای ئەو شتا دەینە سەبابەتی بەکباونتی ینی چۆن بتانی پارە ئەوە پەیدا بکەیت لە ڕێگەی دۆزینەوەی لاوازیان بە کوردیەکەی خۆمان بتان لە ڕێگەی لاوازی لە دۆزینەوەی سایتەکان بتانی پارە پەیدا بکەیت ئەوە بەشی بەکباونتەکەیتی ئەمە لێکوانەدا قۆناغ بە قۆناغ باشە باسی بەکباونتی دەکەین باسی ڕێگایەکان دەکەین باسی ئەو ڕێگانە دەکەن کە تۆ دەتوانی لاوازی بدۆزیت سێکە بەم شێوازە دانە بەدانە تۆ دەتوانی ئەو لاوازیانە بەکاربیینی بۆ ئەوی کە فێری بەکباونتی و هاکردنی ئەخلاقی بی ئێمە بە شێوەیەکی گشتی تۆ فێر دەکەینەوە تەنها ئەوەندە نییە ئەوە تەنها لە سەدایەکی کۆرسەکەمانە ئینشاءڵڵا لەنا کۆرسەکەدا بە شێوەیەکی کردداری و عەمەلی گشت فێر دەکەین یانە بە کوردەکەی خۆمان ئەوە تەنها لە سەدایەکتی کۆرسەکەیە PDFەکانی ترماوە بابەتەکانی ترماوە بابوونە بابەتی هاکردنی موبایلە کۆمپیوتەر سوۆشال میدیا قۆناغ بە قۆناغ ڕێگا بە ڕێگای ئینشاءڵڵا ئێمە فێرت دەکەین کە بێی ناو دنیای هاکەری ئەخلاقی بەڵام بۆ مەبەستی باشە ئەمە قەت بۆ مەبەستی خراپە بەکاری نایێنی ئینشاءڵڵا هەر پرسیارێکتان ویست هەشتێک تەویست ئێمەە خزمەت دایم
و ئەم کۆرسە بە شێوەیەکی گشتی بۆ بابەتی هاکردی ئەخلاقیە، یان ئێمە شتێک نییە کە تەنها پێت بڵین ئەوە بکە ئەوە مەکە، ئێمە بە شێوەیەکی کردداری کارەکان دەکەین و فێرت دەکەین، بەڵام تکایە جەماعەت بۆ مەبەستی باشە بەکاری بێنێ. و ئێستا پر ئۆردەر کراوەتەوە، هەر کەسێک ئێستا بەشداری کۆرسەکەمان ئێستا دەتوانانی بەشدارکی تەنها بە $80 باشە، نرخی ڕاستەقینی خۆی $99 باشە، بەڵام ئێستا دەتوانانی بەشداری کۆرسەکە بکەی، هەر کەسێک بەشداری کۆرسە بکە ئێستا چکە پێشەوەی کۆرسەکە تەواوبی تۆ دەتوانانی بەشداری بکەی تەنها بە $80، بەڵام دوایە کۆرسەکە تەوابوو نرخی ڕاستەقینی خۆی دێتەوە بە $99. ئەو ئێستا بەشداری بکەن، وار پرسیارێک تەمیز لە خزمەتتاندام، کاتش خۆش، خوای گەورە سەلامەتتان کە یا ڕەبی.